مادە هۆشبەرانی ئەمڕۆ کە دەسووتێنرێ بڕەکەی 130 کیلۆ 555 گرام بوو. ئەو مادە هۆشبەرەیە کە ئەمڕۆ لە ناو دەبرێت ئەمە لەلایەن لێژنەی لە ناوبردن و ئەمبارکردنی مادە هۆشبەرەکان ئەمڕۆ لە ناو دەبرێت کە ئەم لێژنەیە پێکهێنراوە بە سەرۆکاتی دادوەرێکی پۆڵێنکراوی یەک لەلایەن سەرۆکاتی دادگاوە هەڵدەبژێردرێتن و بە ئەندامەتی هەرێک لە لایەنە پەیوەنددارەکانی وەکو ئەنجومەنی وەزیران و هەروەها لێژنەی باڵا و هەروەها بەڕێبەراتی گشتی گومرگ بەڕێبەراتی نەشتی مادە هۆشبەرەکان بەڕێبەراتی دەستگای پاراستن و زانیاری طبیعی ئەم لێژنەیە دوای ئەوەی ئەو کەیسانەی لە دادگا پلەی بڕی وەردەگرن کە ڕەوانی دادگا تایبەتمەندەکان دەکرێن ئەو مادە هۆشبەرانە بڕیار دەدرێت بە لە ناوبردنیان ئەم لێژنەیە ئەو مادە هۆشبەرانە ئیستیلامی دەکات و دەیهێنێت بە شێوەیەکی ستانداردی جیهانی لە ناو دەبرێتن. ئەو مادە هۆشبەرانی ئەمڕۆ کە دەسووتێنرێ بڕەکەی 130 کیلۆ 555 گرام بوو. طبیعی ئەمە بە چەند قۆناغێک وە لە قۆناغەکانی پێشووتریشدا مادەی هۆشبەر سووتێنراوە بەردەوام دەبێت ئەم لێژنەیە لە کارەکانی واتە قۆناغ ئەو دووسیانێکە یەک لای دەبنەوە مادەکان ئیستیلام دەکرێت لە ئەم لێژنەیە دواتر لە ناو دەبرێت بە شێوەیەکی ستانداردی جیهانی و زانستیانە. طبیعی ئەو مادە هۆشبەرانەی کە دەستی بەسەردا دەگرێت مادەی هۆشبەری جۆراوجۆرن و هەروەها حەبی هۆشبەری جۆراوجۆر و کۆنتڕۆڵکراویشی تێدایە. با بڵێن کوورەی تایبەتمەند کە فلتەری هەیە بسووتێنین و وا بکەین کە هیچ زەرەر و زیانێکی نەبێت بۆ ژینگە و بۆ